بنێرانی ڤارم کاتتان باش. من ئێستا لە نێو ئاوی زێ بچووکم لە سنووری ناحیەی پردێ. وا دیارە لە ماوەی ڕابردوو بەهۆی کەمبوونەوەی ئاستی ئاو ئەم ئاوەی کە ئێستا ئەیبینن لە وێنەکانە پێشتر زۆر بە ئاستێکی یعنی مەترسیدار دابەزی بوو بە شێوەیەک یعنی هەموو لایەک خەمی ئەوەیان بوو کە ئەو ئاوە دابەزیوە ئاستەکەی ئاوەکە کەم بووەتەوە. بەڵام ئەمێ باسەوە بکەم خۆشببختانە لە دوایین باران لە ناو ئەم هەفتەیەدا ئەو باراناوەی کە هاتووەتە ناو ئەم زێی بچووکەوە لە سنووری ناحیەی پردێ ئێستا ئاوەکە ئەتوانم بڵێم زیاتر لە 50 سانتیم ئاوەکە بەرز بووەتەوە و ئەم زێیە بژاوەتەوە وەکو لە وێنەکانیشە ئەیبینێن. ئەمەش کە بووەتە هۆی دڵخۆشی دانیشتوانی کەرکووک و دانیشتوانی سنووری ناحیەی پردێ و ئەتوانم بڵێم ئەم بەرزبوونەوەی ئاوە وای کردووە لە ئەو سەدەی لە دبست هەیە لەوێش ئاستی ئاو بەرز ببێتەوە و ئەوەی کە هەیە جوتیاران دڵخۆشن و لێرە ئەتوانم بڵێم تەنانەت لە زەویە وشکەکانیش نزیکەی 10 سانتیم ئەو ئاوی بارانە پێگەیشتووە و دوایین باران بووەتە هۆی ئەوەی کە جوتیاران دڵخۆش بن و خەڵکێکی زۆر لێرەش بێنە سەر زێی بچووک بۆ بینینی بەرزبوونەوەی ئاستی ئەو ئاوەی کە لێرە هەیە.